پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئەم بابەتی ئەمڕۆ باسی لێوە دەکەین لە لێکدانەوەیەکی سیردا لە ناو خەڵکیدا بڵاو بۆتەوە. ئێمە کاتێک هەرزەکار بووین زۆر شتمان بیستووە سەبارەت بە لێکچوونی ژاپۆنیەکان. هەمیشە بیستومانە ئەو لێکچوونێک کە هەیانە بەهۆی ئەو بۆمبە ئەتۆمیەیە کە لەسەر هێرۆشیما کەوتۆتە خوارەوە. لە ڕاستیدا ئەمە هەڵەیە و هیچ بنەمایەک نییە بۆ سەلماندنی. هەندێک کەس زۆر زار دەڵێن ڕوخساریان لێ شێوە لە کاریگەری بۆمبی ئەتۆمی لەسەر هێرۆشیما، چونکە بۆمبی ئەتۆمی بووە هۆی شێواندنی ژمارەیەکی زۆر لە کۆرپەلا لەگەڵ ئەوانەشی کە لە کاتی تەقینەوەکەدا ئامادە بوون. بەڵام بێگومان ئەم بۆمبە شێوەی ژاپۆنیەکانی نەگۆڕیوە و هیچ پەیوەندیەکشی پێوەی نییە. و گەورەترین بەڵگەی ئەمەش ئەوەیە کە ئەو وێنانەی ئێستا لە بەردەمتاندایە وێنەی ژاپۆنیەکانن پێش ڕووداوەکەی هێرۆشیما بە دەیان ساڵ. کە مەبەستی من لێرەدا ئەوەیە خەڵکی ژاپۆن لە کۆنەوە ڕوخساریان بەم زۆرە بووە و بابەتەکە پەیوەندی بە بۆمبی ئەتۆمیەوە نییە. ئەمڕۆ پێکەوە وەڵامی ئەو پرسیارە دەدەینەوە کە بۆچی ژاپۆنیەکان شێوەیان وەک یەکە. لە سەرەتادا بۆ ئەوەی بە ئاسوودەی بابەتەکە تێبگەین با بیکەین بەسەر دوو بەشدا. لە نیوەی یەکەمدا ڕوونی دەکەینەوە کە بۆچی ژاپۆنیەکان لە یەکتر دەچن. لە نیوەی دووەمیشدا ڕوونی دەکەینەوە کە بۆچی ژاپۆنیەکان لە کەسی تر ناچن. و سرت سوڕ نابێت چونکە لە هەموو شتەکان تێدەگەی لێکچوونی ژاپۆنیەکان بە جۆرێکە. ئەگەر ئێستا یەکسەر وێنەی کەسێکی ژاپۆنیتان پێشکەش بکەم لەگەڵ وێنەی کەسانی تر لە نەتەوەکانی تر، زۆر زار تۆ دەتوانیت ئەم ژاپۆنیە بناسیتەوە و ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە ژاپۆنیەکان لە ڕاستیدا لێکچوونیان لەگەڵ یەکتردا هەیە و تایبەتمەندی هاوبەشیان زۆرە. و ئەگەر پرسیارت هەبێت لە هۆکاری ئەم لێکچوونە با لە چەند خاڵێکدا کورتی بکەینەوە. گەلانی ڕۆژهەڵاتی ئاسیا بەگشتی، جا ژاپۆن، چین، کۆریا یان ئەوانی تر هەمویان سەر بە یەک ڕەچەڵەکن و لێک خانەدانەوە هاتوون. ئەوی شانشینی ڕەسەنی مەغۆل و گەلی مەغۆلی ڕەسەنە. ئەو وڵاتانی کە فۆرمێکی جیاوازیان هەبوو پەروەردگارمان هەر لە سەرەتای بوونیانەوە دروستی کردوون و پێی باشتر بووە لە نێوان خۆیان و یەکتردا هاوسەرگیری بکەن بۆ چەندین سەدا و لەلایەن هیچ گەلێکی دیکەوە هەڵنەبژێردراون. بە تێپەڕبوونی کات توانیوانە ڕەسەڵێکی خۆیان بپارێزن لە سەرەتای بوونیانەوە و تا ئەمڕۆ پاک و خاوێن دەردەکەون. و ئەم شێوە جیاوازە جگە لە چاوێکی بچووک و قژێکی ڕاست و لوتێکی بچووک هیچی تر نامێنێتەوە. و یەکێک لە توێژینەوەکان ڕوونی کردەوە کە هۆکاری ئەم تایبەتمەندیانە بە تایبەتی ئەوەیە کە ئەم مرۆڤانە لە سەرەتاوە پێش ئەوەی وڵات بن و پێش ئەوەی بەسەر زەویشدا بڵاو ببنەوە هۆزێک بوون کە لە زەمسەری باکووردا دەژیان و پەروەردگارمان چاوی ئەوانی ئامادە کردووە بەم شێوە جوانە بۆ ئەوەی لەگەڵ سەرمای زۆر و بەفر و بادار ڕەفتاریان بگونجێت بە مەبەستی کەمکردنەوەی بەرکەوتنی سیەکانیان بە هەوای سارد بۆ ئەوەی بتوانن پلەی گەرمی جەستەیان بپارێزن. و یەکێک لە هۆکارەکان لێکچوونی بەهێزی نێوان ئەم کەسانە بەشداریکردنیانە لە جۆری ئەو خۆراکانی کە دەیخۆن کە زۆر وابەستی ماسی و خواردنە دەریاییەکانن. و بۆ ئەوەی بۆتان بسەلمێنم یەکێک لە توێژینەوەکان سەلماندوویەتی کە بەهۆی بڵاوبوونەوەی خواردنی ئەمریکی یان خواردنی خێرا لە ژاپۆن بووەتە هۆی گۆڕانکاری لە شێوەی ڕوخسارینەوەکانی ئێستایاندا کە لە ڕوانگەی توێژینەوەکە ئەوە بۆ هۆی گۆڕانکاری لە شێوە تایبەتمەندیەکانی تەواوینەوەکەدا. و ئەمەش دەتوانیت بە ئاسانی تێبینی بکەیت ئەگەر کەسێکی ژاپۆنی هەبێت لە ئەمریکا بژێ و کەسێکی تر کە ژاپۆنی بێت بەڵام لە منداڵیەوە لە ژاپۆن ژیابێت دەتوانیت لەم حاڵەتەدا جیاوازیەکان بەدی بکەیت. ئەو کەسێک کە ژیانی لە ئەمریکایە هەست دەکات کە تایبەتمەندیەکانی زۆر لە ژاپۆنی ناچێت لەساو ئەو کەسێک کە پێشتر هەموو تەمەنی لە ژاپۆن ژیاوە. و هۆکاری سەرەکی ئەمەش ئەوەیە کە خواردنی جیاواز دەخوات و لە کەش و هەوای جیاوازدا دەژی. لەلایەکی دیکەوە ئەمریکی ژاپۆنیەکان جیاوازن لە ژاپۆنیەکان. ئەمە شتێکی بەرجەستەیە کە بە ئاسانی دەتوانین لە زۆربەی فیلمەکانی هۆلیووددا تێبینی بکەیت. کەواتە لە کۆتاییدا ئەگەر بپرسی بۆچی ژاپۆنیەکان لە یەکتر دەچن وەڵامەکە بە کورتی ئەوەیە کە توانیویانە بۆ چەندین سەدە ڕەچەڵەکی خۆیان بپارێزن جگە لە بەشداریکردنیان لە هەمان سیستەمی خۆراکیدا
کە سەدان ساڵە هەمان شت دەخۆن و هەروەها بەشداریکردنیان لە هەمان کەشوهەوادا کە بارودۆخی کەشوهەوای دەوروبەر کاریگەری لەسەر شێوە ڕوخساریان هەیە. ئێستاش با بچینە سەردەقی دووەمی بابەتەکەمان. ئێستاش با بزانین بۆچی ژاپۆنیەکان وەک کەسانی تر نین. پێش ئەوەی سەرت سوڕمێ با پرسیارێکی سادت لێ بکەم. پێت وایە کوردەکان لە یەکتر دەچن وایە یان نا؟ یان بەواتایەکی تر ئایا هیچ پلەیەکی لێکچوون لە نێوان ڕوخساری کوردەکان هەیە بەڕای خۆت وەک چۆن پلەیەک لە لێکچوون لە نێوان ژاپۆنیەکان بەم شێوەیە هەیە؟ پێش ئەوەی پەلە بکەیت و وەڵام بدەیتەوە با پێت بڵێم کە وەڵامەکەت بریتیە لە بەڵێ، چونکە بەڕاستی کوردەکان لێکچوونێکی گەورەیان هەیە لەگەڵ یەکدیدا وەک چۆن لێکچوونێک لە نێوان ژاپۆنیەکان بە وردی هەیە. لە ڕاستیدا ئەمە تەنها تایبەت نییە بە کورد و ژاپۆنیەکان بەڵکو یاسایەکی جێگیرە کە لەسەر هەموو گەل و ڕەگەزەکانی جیهان جێبەجێ دەکرێت. هەروەک چۆن ژاپۆنیەکان و کۆریا و چین نیشانیان داوە کە سەر بە شانشینی مەغۆلی ڕەسەنن و ئەمریکیەکان و ئەوروپیەکان و خەڵکی باکووری ئەفریقیاش هەندێک لێکچوونیان هەیە و سەر بە هەمان خانەدانن کە پێیان دەوترێت قەوقاز و ڕووسەکان و ئۆکرانیەکانش بە هەمان شێوەن کە دوونەتەوەی سلاڤین و هەروەها گەلانی باشووری ئەفریقیاش تایبەتمەندی هاوبەشیان هەیە یان سەر بە یەک خانەدانن و لە چیرۆکێکی بەناوبانگدا هاتووە کە لە مانگی ئەیلولی ساڵی 2015 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕووی داوە. بابەتەکە ئەوە بوو کە کەسێک کارتی پارەدانی کەسێکی دیکەی کەوتۆتە دەست و مەزەندەی کردووە کە بە شێوەیەکی نایاسایی بەکاری دەهێنێت، بەڵام بە تێپەڕبوونی کات پۆلیس خەمڵاندنی کردووە و ئەم تاوانبارەیان دەستگیر کرد و ئەوەی سەیرە لە کاتی دەستگیرکردنیدا کەسەکە لە شوێنی خۆی وەستا بوو جوڵەی نەدەکرد، هەروەها سەری سوڕما بوو بەو شتانی کە ڕوو دەدەن و دوای ئەوەی لە کاتی لێپرسینەوەدا لە بنکەی پۆلیسدا زیندانی کرا هەوڵی دەدا پێیان بڵێ کە بێتاوانەوە هیچی نەکردووە. ئەوەی سەرسوڕهێنەر بوو دوای ڕێکارەکان و لێکۆڵینەوەکان لە ڕاستیدا بۆیان دەرکەوت کە کەسێکی هەڵەیان دەستگیر کردووە بەهۆی لێکچوونە گەورەکەی ڕوخساری نێوان خۆی و ئەو تاوانباری کارتی پارەدانەکەی دزی بوو. لە ڕاستیدا ئەوە تەنها پۆلیسەکان نین کە ئەم ڕووداویان بەسەردا هاتووە بەڵکو ئەوانن کە لەم دۆخەدا بوون. لە ڕاستیدا هەمومان ڕۆژانە لە تەلەڤیزۆن یان لە فڕۆکەخانەکان یان لە شوێنە گەشتیارەکان ڕوبەڕووی دۆخێکی لەم شێوەیە دەبینەوە کاتێک کۆمەڵێک کەس دەبینین کە پێستیان زەردە، بۆ نمونە هەز دەکەین کە هاوشێوە یەکترن و یەکسەر دەڵێن کە ئەوان ژاپۆنین هەرچەندە ڕەنگە چینی یان کۆری بن یان تەنانەت لە ئەندەنوسیاشەوە بن. بەڵام دوور لەمە با پرسیارێک بکەین ئایا بەڕاستی ئەم کەسانە لە یەکتر دەچن یاخودنا؟ کۆمەڵێک توێژەر لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەوڵیاندا و ئەم بابەتە ڕوون بکەنەوە و گەیشتنە ئەنجامێک کە ئەمە لە زمانی عەرەبیدا بەواتای دیاردەیەکی مەعریفی دێت کەوا دەکات مرۆڤی ڕەگەزێکی دیاریکرا و قورس بێ بۆ ناسینی مرۆڤەکان لە ڕەگەزێکی تر یان ڕەگەزی دووەم. مەبەستی من ئەوەیە کە ئێمە کوردین بەگشتی بەسە بۆ گروپە جیاوازەکان و ڕەگەزەکانی تر کە ئێمە بناسنەوە و من بە شێوەیەکی بەرفراوان لەگەڵیان هەڵم بژاردووە، هەر بۆیە هەز دەکەین کە هەمویان لە یەکتر دەچن هەرچەندە تا ئەو ڕادەی کە ئێمە خەیاڵیان دەکەین لە یەکتر ناچن. و بۆ ئەوەی بابەتەکە تێبگەین با چیرۆکێکتان بۆ بگێڕمەوە. ئەگەر وا دابنێت کە دوو هاوسەر دوو کچیان هەیە کە هەردووکیان هاوشێوە یەکترن، ئەوە دوو کچەکە کۆپی کاربۆنی یەکترن و بە تێپەڕبوونی کات باوک و دایک دەتوانن جیاوازی بکەن لە نێوان دوو کچە دوانەکەدا و بە ئاسانی دەتوانن لە یەکتری جیایان بکەنەوە و هۆکاری ئەوەش تێکەڵبوونیانە لەگەڵ ئەو دوو کچە بۆ ماوەیەکی زۆر و بەو هۆیەوە تێبینی دەکا کە جیاوازی لە نێوانیاندا هەیە و ڕۆژانە چاوەکانیان دەبینن و ڕەفتاریان لەگەڵدا دەکەن و ئێمە وەک مرۆڤی ئاسایی لەگەڵیان ناژین و ناتوانین بیان بینین و جیایان بکەینەوە. مەحاڵە کەس بتوانێت لە یەکتر جیان بکاتەوە یان هەز بە هیچ جیاوازیەک بکە، هەرچەندە لە ڕوانگەی باوک و دایکانەوە جیاوازیەکی زۆر بەرچاو هەیە لە نێوان ئەو دوو کچەدا، بەڵام کەس ناتوانێت جیاوازی بکات لە نێوانیاندا تەنها ئەو کەسە نەبێت کە بۆ ماوەیەکی زۆر لەگەڵیاندا ژیاوە و لە زۆر بارودۆخدا تێکەڵیان کردووە و ئەمەش بیرۆکەیە کە بە سادەیی لە ڕێگ هەمان چوارچێوەدا کاتێک دینە قسەکردن دەربارەی ژاپۆنیەکان لە ڕاستیدا تایبەتمەندیەکی هاوشێوەی هەندێکیان هەیە. ئەگەر لە وڵاتەکەیاندا بڕۆی هەست دەکەی وڵاتەکانیان کۆپی پێیستی یەکترن، بەڵام کاتێک پەیوەندی کۆمەڵایەتیان لەگەڵدا دەبەستیت و زیاتر لە نێوانیاندا دەڕۆیت و قسەیان لەگەڵدا دەکەی بۆ دەردەکەوێت کە زۆر جیاوازن لە یەکتر و بە تێپەڕبوونی کات توانایەکی جیاوازت دەبێت و توانایەکی قوڵترت دەبێت بۆ جیاوازیکردن لە نێوان ئەوان و یەکتردا و با تاقیکردنەوەیەکی جوان بکەین. وێنەی سێ کەست پیشان دەدەین و هەوڵ بدە پێشبینی خۆت بکە ئایا ئەو کەسانی کە لە وێنەکەدان چینین یاخود ژاپۆنی.
ئایا توانیت ئەو سێ کەسە بناسیتەوە یان هێشتا کاتت پێویستە؟ لە ڕاستیدا بینەرانی ئەزیز، ئەم سێ کەسەی وێنەکە نە ژاپۆنین و نەچینین، بەڵکو خەڵکی وڵاتی کۆریان. بەڵام ئێمە کاتێک دەبینین هەر کەسێک چاوی تەسک و لوتی تەخت و قژی نەرم و بریقەدار بێت، ڕاستەوخۆ بە ژاپۆنی هەژماری دەکەین. ئەمە لەگەڵ زۆربەی دانیشتوانی ئاسیا ڕوودەدات. هەست دەکەین کە هاوشێوەی یەکترن، جا کازاخستان بێ یان تایلەند، ئەندەنوسیا بێ یان فلیپین، ئۆسپاکستان بێ یان ڤێتنام، یان تەنانەت مالیزیاش بێت. هەرچەندە هەر یەکەیان تایبەتمەندی تەواو جیاوازی هەیە لە وڵاتەکەی تر، و هەر گەلێک لە نێوانیاندا دەتوانێت گەلانی دیکە بە ئاسانی جیا بکاتەوە. مەبەستم ئەوەیە ئەگەر کەسێکی ژاپۆنی کۆریەک ببینێت، یەکسەر دەتوانێت دیاری بکات کە کۆریە. بەڵام ئێمە ئەگەر کۆریەک، چینیەک، ڤێتنامیەک، مالیزیەک یان هەر شتێکی تر ببینین، دەڵێن ژاپۆنیە، یاخود بەهۆی خۆشەویستی بۆ BTS پێیان دەڵێن کۆری. لە ڕاستیدا سیرترین شت کە دەتوان پێتان بڵێم ئەوەیە کە هەرچەندە دەڵێن ژاپۆنیەکان لە یەک دەچن، سیر لەوەدایە کە ئەوانش کاتێک ئێمە دەبینن لێکمان زیان ناکەنەوە، وا دەزانن هەمومان لە یەکتر دەچین. ئەگەر کوردێک ببینن لەوانەیە وا بزانن عەرەبە یاخود بە پێچەوانەوە. با نمونەیەک بخەینە ڕوو. کۆمەڵێک پزیشک هەیە لە زانکۆی گلاسکۆ لە بەریتانیا کە تێبینی ئەم شتانەیان کردووە و تاقیکردنەوەیەکیان لەسەر کردووە تا زانستیانە بیسەلمێنن کە ئەوانش سەردانی کۆمەڵێک کەسیان کردووە. گروپی یەکەم خەڵکی ڕۆژهەڵاتی ئاسیا بوون کە بریتین لە ژاپۆنیەکان و چینیەکان و ئەوانی تر، و گروپی دووەم لە دەروی بازنەی ڕۆژهەڵاتی ئاسیا بوون وەکو عەرەب و ئەوروپی و نەتەوەکانی تر، و دەستیان کرد بە پێشکەشکردنی چەند وێنەیەک بۆ هەر گروپیەکان کە تێیدا وێنەی کەسانی هەمان ڕەگەزیان تێدا بوو و کەسانی تریش کە لە ڕەگەزیەکی تردا بوون، و ئامێریان لەسەر مێشکی هەر ئەندامێکی دوو گروپەکە دانا بۆ ئەوەی چالاکی مێشکیان پیاوانە بکەن لە کاتی بەرکەوتن لەگەڵ هەر وێنەیەک. و ئەوەی کە ڕوویدا لووتکەیەک بوو لە نامۆی ئەو دوو گروپە کە ئەنجامێکی سەیریاندا بە دکتۆرەکان. بوونی ئەو دیاردەیان پشتڕاست کردەوە کە کەمێک پێش ئێستا باسمان کرد. گروپەکان کاتێکی زۆریان خایان بۆ ناسینەوەی ڕەگەزی بەرامبەر یان ئەو ڕەگەزەی تر کە جیاوازە لەوان. مێشکی هەر ئەندامێک کاتێکی زیاتری دەویست بۆ هەوڵدان. بەڵام بە سادەیی مانای ئەم تاقیکردنەوەیە چییە؟ مانای ئەم تاقیکردنەوەی ئەوەیە کە عەرەبەکان یان کوردەکان وای دەبینن کە ژاپۆنیەکان لە یەکتر دەچن، و ژاپۆنیەکان یان چینیەکان عەرەب و کورد بە هاوشێوەی یەکتر دەبینن. ئەمەش لەبەر ئەوەیە کە هەموو ڕەگەزێک لە دوو گروپەکەدا تا ڕادێکی زۆر تێکەڵاوی ڕەگەزەکانی تر نەبوونە، کە ئەمەش مانای ئەوە دەدات ڕاستە ژاپۆنیەکان لە ڕوخساردا لە یەکتر دەچن. بەڵام تەنیا ئەوان بەو شێوەیە نین، بەڵکو دانیشتوانی باشووری ئەفریقیاش لە یەکتر دەچن، و کوردەکانیش لە یەکتر دەچن، و ئەوروپیەکانیش بە هەمان شێوە لە یەکتر دەچن. لە کۆتاییدا گەر هەر کەسێکتان بینی کە چاوەکانی بچووکە و قژی نەرمە، بە ژاپۆنی لە پێناسەی مەدەن، چونکە نەتەوەی تریش زۆر هەن لەو شێوەیە، و نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ئاسیا بە زۆری بەو شێوەیەن، و مەرز نییە تەنها ژاپۆنی بن. لە کۆتاییدا هیوادارم تا ڕادەیەکی باش توانی بێتم جیاوازیەکانتان بۆ بسەلمێنم، و بەم جۆرەش گەیشتنە کۆتایی ڤیدۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدۆکەمانتان بەدڵ بوو، ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا، و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە، دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن. و دووبار و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەمان. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی یەک مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.